بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لا كوتا برنامج خيرين خواهی گەورە بەخێرتان بێنێ و بەخێر بتان باتەوە و هەر لە خێرا بن و لە خێرا بژین و لەسەر خێر بمرن. لە کۆتا حەڵقەیە باسی خەزنە ئەکەین بۆ ئەوەی کە بزانین پارە لای ئێمە زۆر خۆشەویستە. پارە پێویستی بە شوێنێکی قایم هەیە بۆ ئەوەی کە تیا هەڵگیرێ و تیا پارێزراو بێ. بزانین باشترین شوێن کە پارەی تیا هەڵگرین، پارەی تیا پارێزین چییە؟ و ئەزانین خەزنەیە. خەزنە بۆ پارە و شتی گرانبەها کراوە. وەیە پێویستمان بۆوەیە کە ئەم خەزنێش لای کەسێکی خەزنەدار دابنین بۆ ئەوەی کە شوێن بگرێ. خۆشەویستم، ئەو پارەی کە پێمانە لەس دەچا هێڵیتەوە چڵکی دەسە و ئەڕوات گیرفانە هەڵێگری جێ نابێتەوە، ئەیکی بە خواردن مەعیدە و هەر بەشی ئەوە ئەکات، لە ماڵەوە هەڵێگریت ڕیسکی هەیە بۆ سووتان و بۆ قەڵەببوون و بۆ تیاچوون و بۆ کەمکردنی نرخەکەی بۆ گۆڕانکاری. بۆیە خەڵکێکە بینیت بە نیوەشەوە چێ پارەکەیە گۆڕێ نەبادا بەیانی گۆڕانکاریەکی گەورە بەسەر پارەکەیە بێت، یاخود لە شوێنێکا هەڵێگرێت بۆ ئەوەی کە دڵنیا بێ لەوەی کە پارێکی پارێزراوە. ئێمە ئەبێ ئەم پارەیە لە شوا هەڵگرین. هەر لە ورگانە خێر، ورگ توێشوو هەڵناگرێ، ئەی خۆیت و فڕێی ئەدەیت. بۆیە زۆر جار پارەکەمانە بێ بە پارو، پارۆکەش بۆ خوارەوە ئەچێ بۆ سەرەوە ناچێ. داوە بۆ خوا ئاراستەکەی ئاوایە، داوەتیش ئاراستەکەی ئاوایە. بۆیە ئەبێ بیڵین ئەمە نەفوتێ، بمێنێتەوە. چۆن بمێنێتەوە خۆشەویستەکەم؟ ئەبێ هەموو جارێک کە دەستمان برد بۆ شتێک کە بیکڕین، پارەی تیا سەرف بکەین، بڵین وامزانی خواردم، ئەلحەمدولیلا، ئەوە تێر بووم، قەناعەتم کرد، ئەوە خواردم، بەڵام ئەمە خەمە ناو قاسەیەکەوە، خەمە ناو خەزنەیەکەوە، هەڵێگرم بۆ خۆم لای خوای گەوری خۆم. گەناتۆ هەر شیەکە حەزلی بوو. جاریکان عومەری کرد خەتاب خوای لە ڕازی بێ کە لە سەحابەکانی بینی، فەرمی ئەوە چیە پێت؟ فەرمی ئەمیری مومینین گۆشتە. بەیانی بینیەوە فەرمی بۆ شۆ چیت؟ هیچ مەڵا گۆشتە کرد. وتی دوی دنیا گۆشتە نەکڕی؟ فەرمی ئاخر بەخوا حەزم لێتی. فەرمی ئەکولەما ئیشتەهەیتم ئیشتەڕەیتم، ئەگەر حەستان لێ بۆ چنەی کڕن تۆزێک ناردیەوە بۆ ماڵەوە ئەمڕۆ نابێ گۆشت بکڕیت. چەندمان هەیە کە لەسەر سفرەکە ڕۆژۆش کێن ئەگەر گۆشتی تیانە بێ لە بەزیام نەکرد، نانی پێ ناخوێت، تااقەتی نییە، حەزی لێ نییە. با فێری ئەمە بین. حەزمان لە هەر چیە بوو پارەکەی گل بینەوە هەڵیگرین بۆ ڕۆژێک کە پێویستمان پێیە بێ. هەندێک چی دەستکەوت هەرتەی ئەپەستێ، هەندێک چی دەستکەوت هەرتەی ئەپەستێ، لغاوی شەیطان دەمی ئەبەستێ. هونەر لای پیاوی نەوسن نابینی، تەنپەروەر هەڵدێ کە گەیەتینی. یعنی پیاوی ئەگای لە ورگێتی لە مەجلیسی شار دانیشێ فڵان مەطعەم و فڵان خواردن و فڵان بۆفی مەفتوح و فڵان شوێن و لێرەوە چێ سەفەرێکی دوور بۆ شارێک وەڵڵاهی من شەرمەکەم، وەڵڵا با بچین لێ ئەڵێن خواردنێکی خۆش هەیە. سبحان الله، لەم نەفسیەتە، لەم عەقڵیەتە هەموو ژیانی هەتا ئەگات و یەتیشەوە هەر خەریکی خواردن و هەر بیرکردنەوە لە خواردن. نوێژی بەیانی خەڵک بۆ پارچێ هەڵ نەساوە، ئەوە چێ فریای سەرروپیەکەی کەوێ، فریای نانەکەی کەوێ، فریای خواردنەکەی کەوێ، نازەم چۆن هەر سێکات. بەڵێ هونەر لای پیاوی نەوسن نابینی، تەنپەروەر هەڵدێ کە گەیەتینی. هەرچی خوارد ئەڵێ ئاخ نەم خواردایە، ژمارەی سەدەی تەواو بوایە. ژنی ماڵانگەڕ دەکەوێتە سوڵ، پیاوی زگەڕوو قەت نابێ بە ماڵ. بەڵێ بۆیە خەڵکانێکمان هەیە بەداخەوە سکی هەموو شتێکی، ورگی هەموو شتێکیتی. بۆیە ئەم پارۆ لێرە بگرینەوە، ئەم پارەیە سەرف نەکەین پێی. واتە ئێستا پارەیەکمان بۆ گەڕایەوە لە نەخواردنی پارویەکە. کەواتە ئەم پارەیە لە چوە هەڵگرین چی لێ بکەین؟ خۆشەویستم، باشترین خەزنە، باشترین پارە کە هەڵگیرێت
ئەو خەزنەیە کە لای پەروەردگارە. چکە خوای گەورە فەرمێ ما عندكم ينفد وما عند الله باق. ئەوەی کە لای ئێوەیە سەری تیاچێ، ئەوەی کە لای منە ئەمێنێتەوە. دامەژ ئینسان حەزەکا پارە لە شوێنێک دانێ کە بەیانی زەمانی ئەوەی هەبێ کە بیداتەوە. لە خوای گەورە باشتر زامنتر شکە بیت کە پارەکە بۆ هەڵگرێ و نەفەوتێ، نەک بە یەک، نەک یەک بەدە، نەک یەک بە 700 بۆت زیاد کە خۆشت حسابت نەزانی. هەر پارەکە بخەیتە خەزنەکە و لێی گەڕێ، وازی لێ بێنە. خوای گەورە بۆت گەوراکە و بۆ نەشونماکە ترسی لێی نەبێ. بۆیە خوای گەورە فەرمێ یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني. فەرمێ ئەی عەبدەکان ئێوە هەمووتان فەقیرن، بەڵام خوای گەورە غەنی و دەوڵەمەندە. چۆن بیسەلمێنی؟ عەدی لە دنیای ملیۆنەرەکانی دنیان پێ بڵێم دانم چێن. ئێستا کۆمەڵێک هەڵ تۆقیین بە ناوی ملیالێرەوە. ئێستا سەرم ملیار چەند سفری هەیە؟ 9 سفر 12 سفر. باش کەیفی خۆشباری بەرێ. ئێوە ئەزانن ئەستێرەیەکمان هەیە پێوتێ کانکری. ئەم کانکریە 40 سەنی زەوی لە ئێمەوە دوورە. بەهەر 18 سەعات جارێک ساڵێکی بەسەراتەیە بەڕێ. کوتلەکەی 8 ئەونەی زەویە. لە چی پێکاتوە زانن؟ پێزانێ ئاوە، قوڕە، تەنەکەیە، قوڕقوشمە، خەڵوزە، نە، هەر هەمووی ئەڵماس. 8 ئەونەی زەوی ئەڵماس. خوای گەورە یەک ئەستێرەیە، هەروە دروستی کردو لە شوێنێکا بۆ خۆی لە ئاسمان ئاسوڕێتەوە. قورسە بلاتەنەوە باوەجان، قورس نەبێت. خوای گەورە سێرەیەکی دروست کردووە بە خەڵوز دروستیکە، کاربۆنەکانی گۆڕێ و تویتی باڵماس. ئێمە دەست خۆی نییە؟ سیارەکە بای چەند بێ ئەمە؟ ئەم ئەڵماس بای 26.9 نیلی لۆن. نیلۆن یعنی 26 دانە سفر لە پاڵیا ڕیسکە. بەخوا هەرچی سەر زەویە پارەی کۆکیتەوە، ئاتۆنی زەوی و ئەڵماسی زەوی و گرانبەهاکانی زەوی و پارەی دەوڵەمەند و فەقیر کۆکیتەوە. پارەی ڕوبعێکی ئەومان بۆ پێیان نابێ. 30 دانە سفر لە پاڵیا. باشە ئێستا تێگەیشتین یعنی چی؟ ئێمە فەقیرین، خوای گەورە دەوڵەمەندە. مە زۆر جار خۆمان بۆ مێرولەیەتە بەرچاو کە زۆر بچووکین، زۆر لەوە بچووکترین. مێرولە ئەگەر لە ماڵەکەی خۆیان یەک دەنکە گەنمی حەشار رابێ و هێشتی بێتەوە بۆ ئەم ساڵ ئیتر بۆ خۆی پاشایە و قاچی لێ ڕاکێشاوە، بەڵێ خوانێ بڕێبەشی خۆی هەیە. ئەگەر مێرولەکەی تر لەژێر ئەرزەکەیە، لە شارە مێرولەکەیە 10 دەنکە گەنمی هەبێ، پێڵێنە ماشەڵڵا ئەمە دەوڵەمەندە. بەخوا من خۆم وەکو ئەو مێرۆنانەیەتە بەرچاو. بۆیە والله هو الغني. خوای گەورە فەرمێ ئەنتم الفقراء بە1000 لام، یعنی ئێوە هەر فەقیرن، هەر چیەکتان هەبێ هەر پێویستان بەخوای گەورێ. با ئێمە وەکو یەهود نەڵین خوای گەورە فەقیرە و ئێمە دەوڵەمەندین. بەڵێ خۆشەویستەکانم، هەر کاتێ ئینسان بەم ڕۆحیەتە بیری کردەوە لە پارە کە خوای گەورە خەزنەیەکی هەیە لە ماڵ، پێویستی بە کەسی تر نییە، بەڵام هەموو شتێکیش لە ئێمە قبوڵەکات. سبحان الله. جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای پیتاکی کرد. سەحابەکان هەر یەکە و هاوکاریان هێنا. سەحابەیە کە زۆر فەقیر بوو، ئەبوو عوقەیلی ئەنساری چوو ئاوا شتێکی گرت و تۆزی خورمای تێ کرد و هەر ئەوەشی شکە برد. وتەی پێغەمبەری خوا بەخوام شۆ هەتا بەیانی ئاوم کێشاوە، هەتاوەکو ئەو دوو مشت خورمایان پەیا کردووە، مشتێکم بە ماڵم ناڵم داناوە، مشتێکیشم هێناوە بۆ تۆ. منافقەکان دەستیان کرد بە پێکەنین. تیان محەممەد بەتەمایە بە مشتە خورمای فڵان کەس ڕۆم و فارس بگرێن، ئەوروپا میخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. بەڵام ئەم مشتە خوای گەورە قبوڵی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی بیبن بەناو ماڵی سەدەقەیە بڵاوی کەنەوە، پەرتی کەنەوە، با بەرەکەتەکەی برژە بەسەر هەموویان. والذين لا يجدون إلا جهدهم فيسخرون منهم سخر الله منهم. ويك بس توانای ئەوەیان هەیە لەگەڵ خۆیانە بیهێنن،
بۆیە خۆشەویستم خوای گەورە لەگەڵ عەزەمەتیە لەگەڵ دەوڵەمەندیە تۆچی بۆ ماڵی دەوڵەمەندێ نازانی هەدیەچی لەگەڵ کوڕێ چێ بەرم هەر هەیەتی بەڵام خوای گەورە ئەم مشتە خورمایش قبوڵەکا بڵێ نەک ئەوە مزگەوتێ پێ ناکرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من بنى لله مسجدا كمفحص القطاط أو أصغر بنى الله له بيتا في الجنة قەتێتان بینیوە فەرمێ هەر کەسێک ماڵێک دروستکا بۆ خوا لەسەر زەویە بەقەدەر شوێن هەڵهێنانی تیرێک بەقەدەر کۆترێک وەکو خۆمان پێڵین قەتەیە بەقەدەر جاو مزگەوتی تیا بێ فەرمێ ئەو نەی پێ ئەبڕێ ئەو نەی پێ ئەکڕێ لە ئەرزەکە بڵێ بەخوا من مەترێکی چوارگۆشەم پێ ئەکڕێ لە مزگەوتەکەیە ئەو مەتر دانێن بۆ من بەخوا من بەس مکەبەرەکەم پێ ئەکڕێ بەخوا من بەس بیرەکەم پێ ئەکڕێ کارەباکەی دانێن بۆ من ئەمە هەر هەمی بەشدارە لەم خێرەیە خوای گەورە هەمووشی قبوڵەکە هەمووشی بەخاوەن مزگەوتە زانێ ئەوی ماڵێک بۆ خوای گەورە دروستکە بەقەدەر ئەمەندە بێ خوای گەورە لێی قبوڵەکات نایداتەوە بەسەر کەسە بڵای باشترین پارە ئەمە نییە کە لێرە دای بنین خوای گەورە ئەمەشمان لێ قبوڵ کات بەڵێ چونکە قەتەیە یەکێکە لەو حیوانانەی کە لە ئەرزا هێلکە ئەکات لە ئەرزێکی تەختە لە شوێنی سەختانە ئەمانە کە شوێنی مزگەوتن هیچیش ناکە بەس چاڵەکە هەڵەکەنێت و هێلکەکەی تیادانێت و لەسەری کڕەکەوێت بەقەدەر ئەو نە بۆ خوا بکەی خوای گەورە لێ وەرەگرێ بەڵێ ئێگەرم پارەیە مایەوە خۆشەویستەکەم وأما من بخل واستغنى وكذب بالحسنى ئەم پارەی ئەگەر مایە و نەمان بەخشی خوای گەورە فەرمێ فسنيسره للعسرى ژیانی تەنگەکەم ژیانی ناخۆشەکەم بۆ چکە هەر دەستی گرتووە پارەکەی نازانێت چی لێ بکە خرم پارەیە ئەم بۆ بە حەماڵ و حەرز بە دیارەوە نازانێت چۆن لەکوێیە کەی چۆن لە چییە هەر مەشغوڵە مێشکی ئەو نەجەنجاڵە زۆرجار لە کاتی بەرز و نزمی پارەیە بەرز و نزمی زەختەکەی تووشی جەڵتەیەکێکاوەی کا بە قوربانی پارەکەی بۆ چکە ژیانی هەمووی لەگەڵەوەیە فسنيسره للعسرى ئەڵێ لێم گەڕێن مێشکم زۆر جەنجاڵە زۆر ناڕەحەتم زۆر خەفەتم هەیە زۆر بێتاقەتم ئەمە عوسراکەیە قەت ژیانی ئاسوودە و قەت ژیانی سەهل بەخۆیەوە نابینێ بۆیە فەرمێ وما يغني عنه ماله إذا تردى کە لە جەهەنەمیشەوە ئەوە کیتیان گرت و خستیان ناو جەهەنەمەوە فەرمێ پارەکەی بە کەڵکی نایەت ئەی لەو قوربەسەریە سەیطەوەقونە ئێ باشە خۆ ئەم پارەی دنیا بەجێهێشتە بوو ئەم پارەی بۆ گەیشتە قیامەت هەیلەوە هەر بۆ خەفەتی خۆی پارەکەی لێرە داناوە لە قیامەت تا پارەکەی لێزینەوە بێتەوە ئەو کەسەی کە پارەی هەیە ماڵی هەیە خوای گەورە پەنامان بە هیچی لێ نەبەخشیوە و دڵی نەهاتووە فەرمێ لە ڕۆژی قیامەتە هەر هەمووی سوورەکرێتەوە دینارەکانیش بڵێ کاغەزەکانیش بڵێ زێنۆ کچی سوورەکرێتەوە ها لەزگەتان بینیوە ئینە بە پشتۆ بۆ ئازار بۆی سوورەکەنەوە هەتاوەکو دانەیەک سار دەبێتەوە دانەیەکی بۆ گەرمەکەنوی خەنە شوێنەکەی هەتا 50,000 ساڵی قیامەت تەواو بێ سبحان الله اینجا سەیطەوەقونە ما بەخیلوا ئەکرێتە تەوقێک ئەو لە دنیای پارەکەی بەجێهێشت بوو دڵی نەئەهاو بۆ میراتگەری نا بەجێهێشت و ڕۆی خۆی کەچی پارەکەەوە تێگەزانێت لە قیامەت تاوێخی پێگرێتەوە لە من پارەکەی تۆم هەیلەوە قورتمی کرد ڕێ اینجا لەوە خراپتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە مارێکی سەر ئەسڵع کە ئیتر لەبەر زەهرەکەی دەمی ئەڵێ توو بەسەریەوە نەماوە ئەجێدە پێشەوە ئاوالەی ئەڵێ ئەنا مالوک جا تا پارەکەی زۆر ببێ ئەم بارە گەورەترە ئەم ئەژدیهایە گەورەترە اینجا ئەم دەمەی کە هەر کردوێتەوە هەمووی دنیای تێبخنێت و بەشی ناکاو لێی تێر نابێ ئاوا ڕێک ژارەکەیەکە ئەنجا فەرمێ دوو زەبیبێ هەیە ئالێرانەیە پڕ لە زار فەرمێ ڕێک کەڵبەکانی کاتە ناو دەمیەوە زەرەکە کاتە ناو بەکەڵمی کۆزا شتقەی ئەی کاتە ناوپۆشی دەمیەوە بەمە تێر بخۆیت سبحان الله پارەیەک ئەمە بەسیرەکەی بێ لە قیامەتە ئاوایە خەمان پێ بگرێ ئاوا باجەکەیمان پێ بابێ قیمەتی چی بێ لە دنیاە بۆیە خۆشەویستەکانم خوای گەورە تەشجیعمانەکە کە ئەم پارەیە فەرمێ وأن تصدقوا خير لكم إن كنتم تعلمون ئەگەر بیبەخشن بۆتان باشترە لله ملك السماوات والأرض
وما لكم ألا تنفقوا في سبيل الله ولله ميراث السماوات والأرض. كل وعيب ناكن، كل خجالتي نية، كل شرم ناكن ناي بخشن لكاتك أخواي قورا ملكي هم أرزو أسمان بله أوايش بخير الله ملكي چي باوك جان كأخواي قورا بتولي بيدا ببخشة قرزبة بمري من خوين خوم دعاي أدمو الله زاني أويكا كابرا لدى باب وقل أبي بعضهم بدسيوا زاني خواي قورا تواني أو كري زوية بكون فيكون يكار همي بكا بعضهم هر همي كا بقران ترين معدني قران بها تواني لقيامتا آوا پال بيتا ودانيشيت سكيكي پاره لپالتا بلا خواهي بخواه من الدنيا زورم حزد پاره والله سكيكي پاره بس بخواهم بخشي ها بياو چاك بوم سكيكي پاره بس پاره و بتركا بز آتونه بچي حزل يدي دا چي ليكي لباشتا اینجا بۆ دەرەکرێ کوێر بابەی چەند پێ ئاگا بووین ئەم پارە وشکە ئەم پارە ڕق و تەقا ئەم پارەیە چەندمان حەزە زرنگەکەی بوو چەندمان حەزە تورەکەکەی بوو چەندمان حەز لەوە بوو بیخینە ناو بەرکمانە و لە شوێنە هەڵیگرین و بیکەین بە پریاسکە چەند شانازی ماو پێوە بچن ئەمە خوای گەورە ئەم هەموو مڵکەی هەیە لله ملک السماوات ئەمە تەنها زەویە بەسەریەکا پێیە خوڕین و خۆمان بە گەورە و من دەوڵەمەند و تۆ فەقیر و من هەموو تۆ نیتەوە ئەمە خۆشەویستەکەم نەکەرەوە خوای گەورە فەرمێ ولله ميراث السماوات والأرض فما وما لكم ألا تنفقوا في سبيل الله ولله ميراث السماوات والأرض فما خواي قولا يعني هرشي لإيو بجيمين يبو مناڵەکان تانية نخير لأخيرا همي بو خواي قولا بجيمين أي لا خوي محر خومانا باراستو نيكين بخير وكويكين وباوشي بياكين كسي همي خرج هو بو خواي قولا بۆچکە خۆی یاوێتی مڵکەکەی خۆیەتی خۆی بەخشیوێتی ئێمە تەنها وەکیلێ بووین لەسەر ئەم پارەیە دوایی هەرگەرێتەوە بەلای خۆی خۆشمان و پارەکانیشمان ئێ بۆڵین ئینا لله و ئینا ئیلەیه خۆشمان و پارەکانیشمان ئەگەڕێنەوە بەلایەوە بۆیە خۆشەویستەکانم ئاخر ئاەت کە لە قورئان دابەزی ئاەتی واتقوا يوما يرجعون فيه إلى الله لروجي بترسن كأجرين وخلق ولا إخوة جورا يعني كلا سق قبران وصابت وخلق بيني دانا برشاوت وأمري ودولة من بو دنيا بجيهشتو هيجا قليانا شوا لو روجا بترسن وحتى لو روجا ترسوبي من روت يبكى كأبيني خلق أمري نا لروجي كيش بترسك خوت أمريتو أقريتو بلاي پروردگار أما آخر آية بو لقرآن دابسي آخر آية واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون بلى بيش أو خواهي قول باسي شيكا أفرمي وأن تصدقوا خير لكم إن كنتم تعلمون أفرمي أقر ببخشن بوتان شاكترة أقر عقل وزانابن واتا أقر بارا ببخشن بخواهي قورا بوتان شاكترة شكا لروجة بترسن ريك آيتي بيش آخر آية كالقرآن دابزيوا باسي صدقه وباسي بخشينكات أفرمي ببخشن بيش أوي كروجغاري بيت إتر أقرينو بلاي خواهي قورا بدسي بطال بكفنيكي بوش بقبريكي تاريك هيشتان لقل خوتانا نبردوا همي أقريتو مالاواي اللي أكا لو روجة بترسن بويا وأن تصدقوا خير لكم منو تم هوا دارم بيبي السن ألا قد بلغت اللهم فاشهد بەڵێ خۆشەویستەکەم پارەی پیاوی ڕشت کە هەڵی ئەگرێ پارەی پیاوی ڕشت کە هەڵی ئەگرێ خۆشی لێی ناخوا هەتاکو ئەمرێ پارە و تویە سەخت و سەرسەختم نەمدەن بە سەخی حەبسی بەدبەختم شوشەی نوقڵێکە بەسەر ڕەفەوە تامەتامیە هەل لە دوورەوە سوبحانەڵڵا فەرمێ ئەم پارەی کە لی نابەخشرێ و لە پێناوی خوای گەورەیە سەرف ناکرێ ئەفەرمێ ئەوکو نوقڵێکە دانراوە بەس کابراوە جارجار ئەڵێ ئەو نەم هەیە هیچ دەمیشی بۆ نابە هیچ ئیسفادەشی لێ ناکا بەڵێ کە خۆی مت شوشەش کەوتۆتە خوارێ چەکمەبۆر نوقڵی خوای بۆ ئەبارێ ئەڵێ ماڵی خۆ نەخۆر چی بۆ چەکمەبۆر میراتگر لە پڕ پارەی دەستکەوێ
ئەیکا بە شڵپە و کەیف هەموو شەوێ خۆزگە مردووەکەی چاوی لێی ئەبوو ئازاری گۆڕی گرانتر ئەبوو خۆزگە ما باقی دەوڵەمەندەکان خۆزگە ما باقی دەوڵەمەندەکان کە ئەم حاڵەیان ئەدی بە چاوان ئەم دەردە بۆیان ئەبوو بە عیبرەت نەیان ئەخستە دوای خۆ بە حەسرەت نەک بە سەفاهەت لە ڕێی خوادا بەشی فەقیر و هەژاریان ئەدا خۆ ئەگەر دوای خۆی میراتگر زۆر بێ ئەبێ بەشی ئەو هەر گۆڕ بە گۆڕ بێ. بەڵێ بەڕێزەکانم با ئینشاءڵڵا خێر بە خێر بین گۆڕ بە گۆڕ نەبین و ئەمانش بێ بە دەرز و پندێک بۆمان ئەم پارەیە بێ بە پند نەمان کا بە پند. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.